بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بەڕژێ بەسەر هەموولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکا و خوای پەروەردگار وامان لێ بکاتن کە ئەو ژیانە کورتەی کە لە دنیا دەیگوزەرێنین بتوانین ژیانە هەمیشەیی و هەتاییەکەی دواڕۆژی پێدەستە بەرکەین لە فردەوسی ئاعلا ئینشاء الله تعالی. لەسەر ئەو خاڵە مابووین، گوتمان ئینسان ئەگەر چ پیا و بێ چ ژن بێ، ئەگەر ئامانجێکی نەبێ لە دنیا ژیانەکەی بێمانا دەبێتن. وەگوتیشمان گەورەترین ئامانج لە دنیا ئەوەیە کە ئینسان مەبەستی ڕەزامەندی خوای بێتن، خوای پەروەردگار ڕازی کاتن. ئینسان ئەگەر نەگەیشتە ئەو حەقیقەتەی برا بەڕێزەکانی خۆم خۆشکانی ئازیزم، ئەگەر موفق نەبوو بۆ ئەوەی کە حەقیقەتی دنیا بناسێ و ئیش بۆ ڕەزامەندی خوا بکا لەو دنیاەدا، حەز و ئارەزوەکان ئینسان دەجوولێنن و حەز و تێرکردنی حەز و ئارەزوەکان دەبنە ئامانجی ئینسان. ئەو کاتەش کە حەز و ئارەزوەکان بوونە ئامانج و بوونە مایەی بەختەوەری، ئینسان هەموو ڕێکارێک دەگرێتە بەر بۆی کە حەز و ئارەزوەکانی خۆی تێرکاتن و حەز و ئارەزوەکانی خۆی وەکو بڵێ بێدڵیان نەکاتن. یەکێک لەو هەدەفانەی ئەوانەی کە بەسەقەت لە دنیا حاڵی بوون، کابرا پێخۆشە دەسەڵاتی هەبێ، منداڵی هەبن، عەشرەتێکی زۆری لە پاڵپشت بێ، بەس ئەو بوونی دەسەڵات و منداڵ و عەشرەتە ئەو ئینسانەی بەختەوەر ناکەن بەڕاستی ئەگەر بێت و ئەو ئینسانە ئەهلی ئیمان نەبێ و حەقایقی ئیسلامی لا تەجەلا نەبوو بێتن و باوەڕیشی پێ نەبێ وەکو بڵێ جێبەجێی نەکا لە ژیانی ڕۆژانەیدا. بەختەوەریەکی مزەیەفی بۆ دروست دەبێ لە زیاتی ئەوەی کە ئەو دەسەڵاتە، ئەو خزم و کەسە، ئەو هێز و قووەتە، ئەو سەرۆت و سامانە بەختەوەریکە قوربەسەری دەکاتن، بە تایبەتی بۆ دواڕۆژ. چونکە گوتمان ئینسانی عاقڵ دائیمەن دەبێ بێ بەراوردێک لە مابەینی دنیا و دواڕۆژ بکاتن. تەمەنی دنیا تەمەنێکی مەحدودە، ئەگەر 1000 ساڵیشی تێدا بژی بەراوردی کەی بە دواڕۆژ کە تەمەنێکی مالانیهایە حیساب ناکرێ، ژمارەی هیچ ژمارەیەکی بۆ داناندرێن لەبەرەوەی ژیانێکی ئەبەدی و سەرمەدیە، ئەوە سفر دەردەچێ. ئەو عمرەی کە تۆ لەو دنیای بەسەرت بردووە هیچ نییە. لەبەرەوە تەماشەکەی ئەوانەی کە لە پێش ئێمە ڕابردوون بۆتە ماڵی بە هەزاران ساڵ، بۆتە ڕابردوو، کەواتە گرنگەوە ئینسان ئەو هەدەفەی کە دایدەنێ، ئەو ئامانجەی کە دایدەنێ ئامانجێکی شەرعی بێ و ئەو ئامانجەش ئینسان بتوانێتن لە ژیانی ڕۆژانەیدا جێبەجێکە. واتە چی؟ واتە ئەو ئامانجەی کە دایدەنێ و کۆششی بۆ دەکەی دەبێ ئامانجێکی معقول بێ، ئامانجێکی گونجاو بێ، ئامانجێک بێ ئینسان بتوانێتن کە جێبەجێ کاتن. دەنابێتە چیە؟ بێتە خەیاڵ و پڵاو. ئینسان تووشی نەخۆشی نەفسی دەبێت. زۆر جار کابرا دانیشی خەیاڵ دەکا لە ڕووی لەوانەیە مەسەلەن پێگەی کۆمەڵایەتی لە بارانی دانەبێ ببێتە بەرپرسی وڵاتێک، خۆی وا خەیاڵ و پڵاو دەکا، خۆی وا لێ ڕادێنی کە سەرۆکی ئەو وڵاتێ وەکو سەرۆکی ئەو وڵاتی هەڵسوکەوت و مەعامەلە دەکاتن. هێ قوڕوەسەریە بووی لە هیچ ڕادەبینی شوڕتەیەک گوێی دەگریتن دوو شەقانیتی هەڵدەداخن، معقولە دوو شەق لە سەرۆکی وڵات هەڵبدرێن و خۆ دێتەوە کە سەرۆکی ئەو وڵاتەی نییە.
وەکو تەمسیلێ کرا لە ئەوەی پیاوی 1000 ڕووە 2000 ڕووە چەند ڕووە، یعنی لێ دەگۆڕێ هەر جارێ خۆی بە شتێک دێتە پێش چاوان. ئەو جۆرە ئامانجانە کە گونجاو نین کە معقول نین، ئینسان تووشی نەخۆشی نەفسی دەکاتن. یانەوەتە کابرا بۆ خۆی مەسەلەن دەخلێکی مەحدودی هەیە، دەیوێ خۆی وەکو گەورەترین دەوڵەمەندی شار پیشان بداتن، دێتی پێدا دەچێتن کاکە ئەوە بۆ فلان کەسی بکەنەوە، بۆ دوایە کە دێتەوە ئێوارەی باری زۆر قڕز بووە، ئەمن چم لە خۆم کرد، باشە و قەرزانە بە چ بدەمەوە؟ کەواتە دەبێ ئەو ئامانجەی کە هەوڵی بۆ دەدەین دەبێ ئامانجێک بێ بتوانین جێبەجێکەین، لە بارانماندا بێ، معقول بێتن. ینی ئەوە زۆر مهمە. یعنی برادێکم بینی لە بەرنامەیەکی پێم خۆش نییە ناوی بدەم، خوێندن خۆ زۆر تەبیعیە، ئامانجێکە، بەس ئەو ئامانجەی بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی معقولانە و عەقڵانیانە نەگرتۆتە بەر. پێی خۆشە وەکو خەڵکی دیکە شەهادەیەکی بەرزی هەبێ، قوتابیم لە زانکۆی، لە چ زانکۆیەکی وەڵا ناوی نادەمێ، معقولە خۆ زانکۆ خۆ نییە بڵێ وەڵا شەو نوێژ نییە بڵێ بانەبیتە ئەوە ناوی چییە نەبێتە ڕیایی. زانکۆ هەموو زانکۆیەک ناسراوە کابرا تەڵەبە بێت لە چ زانکۆیەکی لە کوێن دەرێ دەرز بخوێنێتن. خەلەلەکە لە دیارکردنی هەدەفەکەیە. ئینسان کە هەدەفەکەی بە نامەعقولی دیاری کرد، تووشی درۆژ دەبیتن، تووشی بێوەعدیش دەبیتن. ئەو جا گوتم ئەو هەدەفە معقول نیە، تو دانیشی تەماشای مانگت کردبی خۆت وا حیسابکەی ئێستا و لەسە مانجەی. چوونە سەر مانگەر بە سادەیی نابێت، ئالیەت و ئالە و بەزم و ڕەزمێکی زۆری دەوێت تا دەگەیوێن دەرێ. کورتەی قسان لەو خاڵە خۆشەویستانم، عەفوەن ئەو هەدەفە، ئەو ئامانجە، ئەو چەند خاڵانەی تێدا مڕاعات بکەین. یەکەمیان شتێکی گونجاو بێ، پێگەیشتنەکەی ئاسان بێ، بتوانی جێبەجێکەی. ئەو جا لە ڕووی حەڵاڵ و حەرامیەوە حەڵاڵ بێ. ئەو جا فکری لێ بکەوە بزانێ داخوا ئەو ئامانجەی کە تو بۆی هەوڵ دەدەی بەختەوەرت دەکا یان تووشی بەڵاو موسیبەتت دەکاتن. چکە زۆر جاری وایە تەماشەکە نمونە زۆرن، بەڵام نمونەیەکی واقعیتان بۆ دێنمەوە. گەنجێکە تازە پێدەگاتن، هەموو ئاواتی ئەوەیە ئافرەتێکی جوان بێنێتن، بەس جوانیەکەی هەبێتن، گوێ لە هیچ شتێکی دیکە ناگرێتن. بەڵام تەماشە ناکە ئەو ئافرەتە ئایا کە جوانە ئیلتیزاماتی شەرعی و دینداری چۆنە؟ ئایا حیساب بۆ حەڵاڵ و حەرام دەکاتن یانە نا؟ باوەڕی بە دوا ڕۆژەیە یانە نا؟ گوێ لەو شتانەی نییە. لەبەرەوەش بە هەدەفەکەی خۆی دەگا، بە ئامانجەکەی خۆی دەگا، بەڵام یەکەم شەو هەموو شتێکی لێ سەراوبن دەبێتن، پەشیمان دەبێتەوە، بۆ چووکە تووشی کێشە و مشکلەی دەکا ئەو جوانیە. ئەوەی کە ئەو مەبەستێتی ئەو ئیلتیزامات و فەرەز ناوە بێتن لەو ئافرەتەیدا نابی توان بە پێچەوانەوە. جاری وایە خوشکێکی بەڕێزمان سەرسام دەبێ بە جوانی پیاوێکی، تەماشای ئەخلاق و ڕەوشت و دینداریەکەی ناکاتن. دەڵێ ئەوە گەیشتمە هەدەفەکەی خۆی، بەڵام تەماشە دەکاتن ئەو پیاوە بۆی دەبێتە بەڵاو موسیبەتێکی گەورە. لەبەرەوە دەبێت تەماشەی حەڵاڵ و حەرامەکەی بکەین، تەماشەی توانای خۆمان بکەین بۆی بتوانین ئەو هەدەفە، ئەو ئامانجە بیگەینە جێبەجێکەین و ئەو جا وەکو گوتمان لە خۆشمان بوەشێتەوە. چونکە هەندێک شت هەیە لەگەڵ ئێمەدا ناگونجێتن، بۆ تو دەبێ بەس بۆ من نابێتن، نەخێر بۆ من دەبێ بەس بۆ تو نابێتن. ئەوە زۆر مهمە ئینسان ئاوا فکر کاتەوە لە دنیادا. ئەگەر وا بووین ئەو ئامانجەت دانا لە دەرسەکانی ڕابردووشە گەلایەتتان بێ، باسمان کرد گوتمان ئینسان دەبێت کاتەکانی خۆی منەظەم کە، کاتەکانی خۆی دابەش کا، بەرنامەڕەژی بۆ دانێ،
ئەو کاتێ بە ئاسانی دەتوانێت بە چەند قۆناغێک بگاتە ئەو هەدەفەی کە دایناوە ئەو ئامانجەی کە دایناوە. خوای گەورە بۆمان سەهلکە. خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم کە زۆر زۆر گرینگە، ئەویش بوونی ئەمنە، ئەمانە، ئاسایشە. مەبەستم ئاسایشەوە نە ئەو ڕێکخراوانی کە هەن ئێستا بڵێن مامۆستا تێرمان خواردووە لە شەقی ئاسایش و ئەوان. مەبەستم ئەو ئاسایشەنی ئاسایش مەبەستی هەیە من و ئارامی و دڵنەوایی و ئەوەیە. طبعاً خوای گەورە تەبارەک و تەعالە وەکو منەتێک بەسەر قوڕەیشەکاندا دەکات دەفەرمێ فەلیعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. کوڕینە لەوەی خۆشتر نییە ئینسان نەترسێتن، ترسی نەبێ لە وڵاتی خۆی، ترسی نەبێ لە گەڕەکی خۆی، ترسی نەبێ لە شاری خۆی، ترسی نەبێ لە گوندی خۆی. لەو خوای نەبی لە کەس نەترسێتن. ئەوە جارێ دوو سێ شتی لێ دەخوێندرێنەوە. یەک ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە ئینسان بەڵاو مصیبەتێکی ئەو تۆی توش نەهاتووە کە بێتە مایەی ڕاکردنی ئەو ئینسانەی لەو بە زوبانێکی دیکە بێڵێم ئەو ئینسانە کێشە و مشکلەی دروست نەکردوون لەگەڵ دەوروبەری خۆیدا، پیاوێکی سەر بە جێچەڵ و سەر بە کێشە و مشکلە نییە، لەبەرەوە لە جیرانەکانی خۆی ئەمینە، لە خەڵکی گەڕەکی ئەمینە، لە خەڵکی شارەکەی ئەمینە، نەدەستی بۆ مڵک و ماڵی شەخسی درێژ کردووە، نەدەستی بۆ مڵک و ماڵی گشتی درێژ کردووە. بەرپرسانی ئەمڕۆی ئەو وڵاتە دەزانن بۆ ناوێرن بە تەنها بێنە ناو خەڵک. یەک مەسوول تەحەدا دەکەم لەو مەسوولە گەورانە بتوانیتن بە تەنها بێ پیاسە بکاتن لەو شار و شارۆچکانەی کوردستانی. دەی بزانم داخۆچی ئەو جورئەتەی هەیە ئەوەی جێبەجێ کاتن. بۆ چکە هەم دەستیان درێژ کردووە بۆ مڵک و ماڵی ئەو وڵاتە ئەو میلەتە و سوڵتە و دەسەڵاتەکەشیان بۆ شخصی خۆیان بەکار هێناوە، بۆ ئەو میلەتیان بەکار نەیناوە، بۆ خزمەت گوزاریەکانیان بەکار نەیناوە، بۆیان بەکار نەیناوە کە خەڵک لە ژێر چەتری حکومڕانی ئەوانەدا بەختەوەر بێ، شادومان بێ. هەموو خەڵک تف و نەعلەتیان لێ دەکات. داتخوا دەسەڵاتێک ئاوا بێ، منداڵێکی گچکە کە پەروەردە بێ کە گەورە بێ، یەکەم شت کە فێری دەبێت تف و نەعلەتکردن بێ لەو دەسەڵاتە، لەو دەسەڵاتدارانە، بەکەلک چی دێ؟ بەکەلک هیچ نایەت. لەبەرەوە ئەو ئەمن و ئەمانە زۆر گرنگە ئینسان لە وڵاتی خۆیدا، لە گەڕەکی خۆیدا، لە ناو خزم و کەسی خۆیدا هەستی پێ بکاتن و ئەو ژیانەی خۆش دەکا، ئەو ژیانەی ڕازاوە دەکا و ئەو ژیانە وا لێ دەکاتن کە ئینسان تاموچێژ لە دۆست و ئەحباب و ڕەفیقەکانی خۆی بکاتن بەڕاستی. خۆشەویستانم، خاڵێکی دیکە کە زۆر گرینگە ئینسان تێیدا بەختەوەر دەبێت، تێیدا وەکو بڵێ شادومان دەبێتن، زبانێکی پاراوی پێ بدرێ، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو زمانت پێ بداتن زکر و ویردی خوای گەورەی پێ بکەیت. زبانێکی پاراوت پێ بداتن زکر و ویردی خوای پەروەردگار بکەیت تەبارەک و تەعالا. ئەو یەکێکە لە هەرە نیعمەتە گەورەکانی ئەو ئینسانانە، ئەو مرۆڤانە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە قسمەتی کردوون. خوای پەروەردگار بە قسمەت ئێمەش بکە ئینشاء الله تەعالا. لەبەرەوە خۆشەویستانم، ئینسان دائیمەن نەک هەر زوبان، دەست و قاچ و فکر و هۆش و بیر و ئەوانە ئەگەر لە شتی چاک بەکاری نەینی سەرقاڵت دەکا بە شتی چی؟ بە شتی خەراب. سەرقاڵت دەکا بە شتێکە پێچەوانەی فطرەتی ئینسان بێتن، پێچەوانەی فطرەتی ئینسان بێتن. لەبەرەوەش خۆمان لێ ڕابینین چکە قورسە تۆزێک، بەس کە خۆت لێ ڕاهینا خەریکی ذکر بووی، خەریکی تەسبیحات بووی، خەریکی ئەوە بووی، دەتوانی لە مەجلیسێکیش دانیشی، لەو مەجلیسە خەڵک سەرقاڵی شتێکی بەڵام تۆ خەریکی دەدڵی خۆتدا سبحان الله و الحمد لله و لا إله إلا الله و سەڵەواتدان لەسەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام.
ئەو زۆر گرینگە. ئەو ئینسانەی بەختەوەر دەکاتن لەبەرەوەش تەماشەکەن پیا و چاکانی پێشینان ڕەحمەتی خۆیان لێبێ فەقیر بوون لە ڕووی مادیەوە، لە یەکێکی دەجێڕنەوە دوو ڕەفیق دەبن لەسەر دیجلە پێکەوە دەبن بە ڕۆژووشن کە بە ڕۆژوونە نانی وشتیان پێە، ئەو نانە وشکەی دە ئاو هەڵدێن و دەیخۆن. قسەیەکی زۆر مێژووی دەکەن، دەڵێگەر کوڕە مەلیکەکان ناڵێن مەلیکەکان، ئەگە منداڵی مەلیکەکان کوڕە مەلیکەکان کوڕە پادشاکان بۆ چووکە دائیمەن کچ و کوڕی پاشا زۆر بەناز و زۆر دە عیش و نۆش و لە خۆشگوزەرانی دادەژین، وەکو ئەوانەی کوڕە سەرکردەکانی ئەمڕۆ تەماشا دەکەی لەگەڵ کوڕی خەڵکی دیکە لەگەڵ منداڵی خەڵکی لەوانەیە منداڵی خەڵکی دیکە دەقاتی بەسەرەویدا هەیە لە زیرەکی لە عاقڵی لە خانەدانی لە هەموو شتێکی، بەڵام چکە کوڕی پاشای نییە و کوڕی وەزیری نییە و کوڕی سەرکردە و کوڕی سەرۆکی نییە، ژیانێکی تەبیعی دەباتە سەر. ئیویش وەکو بێچووی هەڵۆی وایە، چکە بێچووی هەڵۆی خواردنی تایبەتی دەدرێتێ، هەڵۆشتی جوانی بۆ دێنیشتی باشی بۆ دێنی هەر دەدەوی دەکات، بەڵام هیچ عەقڵ و معریفەتێکی بۆ دروست نابێ، چکە لەگەڵ دەوروبەری خۆی ئازادیە تێکەڵاو بێتن. دەڵێ ئەگەر منداڵی پادشا و منداڵی خەلیفە و منداڵی ئەوانە بیان زانیات چ خۆشیەک لە دڵ و دەروونماندا هەیە لەجالەدوونە عەلەیهی بالسیوف، دەڵێ بە شمشێر شەڕیان لەگەڵ دەکردین بۆی کە ئەو خۆشیەمان لە دڵی دەرێن، ئەو خۆشیشمان لێ بزە، ئەوشمان پێڕەوانە بینن. ئەو خۆشیە هیچ چ بوو لە دڵ و دەرونی ئەوانە؟ هی ذکر و ویردی خوا بوو تەبارەک و تەعالە. لەبەرەوەش تەماشەکەن تاکە شتێک کە ئینسان پێی ئاسوودە بێ، پێی بەختەوەر بێ، ذکری خوایە. ئەلا بذکر الله تطمئن القلوب. تەنها و تەنها بە ذکری خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئینسان ئاسوودە دەبێ، بەختەوەر دەبێت. لەوانەیە گوێتان لێ بوو بێ مەسەڵەن ئەگە گوێشتان لێ بڕۆن لەو ئەنتەرنێت و لەوانە لێ بدەن، خەڵکێکی زۆر مەسەڵەن تەماشەکێک کە زۆر دەوڵەمەند بوون، مەشهور بوون، هەموو شتێکیان تاقی کردوتەوە، هەر بەختەوەر نەبوون. چکە خۆ بەختەوەری بە بوونی شت نییە، بەختەوەری شتێکی ڕوحیە، شتێکە دەبێ خوا پێت بدات. ئاخیری خۆی ئینتیحار کردووە. یەکێک لەو ئافرەتە ناودارانەی کە لە هۆلیوود ئافرەتێکی زۆر بەرچاو و زۆر دەوڵەمەند بوو، بەختەوەریەکەی وا لێ حاڵی ببوو لە تەمسیلی کرد، هەر بەختەوەر نەبوو، بەتەڵ فلیم بوو لە کۆمەڵم، هەر بەختەوەر نەبوو. ئەو جا گوتی من غەڵەت لێ حاڵم لە مێرکردنێدایە، مێردی بە پیاوێکی ئەمریکی کرد، هەر بەختەوەر نەبوو. لەوی جیابەوە بە پیاوێکی ڕووسی، ئیدی نمونەی زۆر دینیتن، هەموو پیاوی تاقیکردنەوە، هەموو بەشێک لەو دەوڵەتان هەر بەختەوەر نەبوو. ئاخیری دەڵێت چوو لەسەر کۆشکێکی زۆر بەرز خۆی تێفڕەدا خوارێ خۆی ئینتیحار کرد. ئەگەر ئەو ئاەتەی پێی پێبربایە ئەلا بذکر الله تطمئن القلوب، تەماشەشکە ئەو بەرنامەی ثم اهتديت بەرنامەیەکە ئەوانەی کە موسڵمان دەبن تەماشا دەکەی هەر بە گوتنی کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەن محەممەدە ڕەسوول الله فرمێسک وە چاویان دادێتە خوارەوە. ئەو ئیطمئنانیەتەی کە لە ذکر و وردی خوای پەروەردگاردا دەستی ئینسان دەکەوێت لە هیچ شوێنێک دەست ناکەوێت. لەبەرەوە برایەک کە ئاخی قسەم بێتن دەڵێمە لە ئەوروپا لێوێن دەرێ زیاتر ئەوەی کە مولتەزیم بێت و لە مزگەوتەکان دەرس و دراسەی زۆری تێدایە، جالیە موسڵمانان لێوێن دەرە دەرس دەخوێنن، دەڵێ منداڵێک دەهاتە مجارێ دایکەکەی نەهاتە ژۆرێ دەرە ڕادەوەستا، دەیهینە دەرسمان پێدەگوت و مەژگوتمان کوڕمە تۆ دایک و ئانە چێن توێڵا دایکم دەگەڵدایە بەس نایەت و بۆ نایەتە ژوورە و تۆڵا ئەو نایەتە ژوورەوە لە دەرێ ڕادەوەستیت. دەڵێ کە چوین تەماشەمان کرد وتمان دایە بۆ نایوت وەڵام من موسڵمان نیم. سەیرەکە لەوەیدایە ئەو موسڵمان نییە بەڵام دەوێت کوڕەکەی ببێتە موسڵمان. دایجان بۆ وەڵی تەماشە دەکەم ئەخلاق و ڕەوشتی ئێوە هەڵسوکەوتی ئێوە لەگەڵ هەموو خەڵکی فەرقی هەیە، وێ دەمێ کوڕەکەم وەکو ئێوە پەروەردە بێت. ئەگەر بەڕاستی
ئینسان لەو مانایە حاڵی بێتن ئەوجا بۆ خۆشی بڕیار دەدا کە خۆی بەختەوەرکە نەکرد منداڵەکەی بەختەوەرکاتن. لەبەر خۆشەویستانم شتماوە بێڵین ئینشاءڵڵا لە حەڵقەکانی داهاتوو بە حەول و قووەتی خوا بەختەوەری ڕاستەقینە لە دینداری و موسڵمانی ڕاستەقینەدایە. دەنا ئەو بەختەوەریانەی دیکە هەمووی مزەیف و وە کورت مەودان ئینسان زوو بە خۆ دێتن کە نەکرد موفق نەبوو بەختەوەر نەبووە بەڵکو زەرەر و زیانی زۆریشی پێکەوتووە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.